هاوکارانم بەیەکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێمەگەر لەگەڵ لە هەرێمی کوردستان کێشە و معاناتێک هەبێ لەوێ دوو بۆ سەرەوە حساباتی خۆتی بۆ بکە و کە کێشە هەیە. ساڵانێکی زۆرە ئەوە لە نێوان دوو حکوومەتیدا لە قەیران و کێشە و گرفت و ئاڵۆزی زۆردان. هەر لە شنگال و ناوچەی سنوون و زومار و مەحمودیە و تا دەگاتە خانەقین و جەلەولا و مەنجەلی و سعدیە هەمووی لە کێشە و گرفت و سەرێشەی گەورەدان. ڕۆڵ یەکێتی نیشتیمانی کوردستان لە چارەسەرکردنی ئەو پرسانە هەم لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق هەم لە ڕووی حزبیەوە و هەمیش لە ڕووی یاسایی و سیاسی و دیبلۆماسیەوە چی بە بۆ چارەسەرکردنی ئەو پرسانە. پانۆڕامام شەو گفتوگۆکە لەگەڵ هەریەک لە بەڕێزان بەڕێز ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان کاکشە زۆر بەخێر هەر لە مەخموری ڕاهەتا ئێرە بەخێر وا بڕیارەکەمێکی تریش بەڕێز غازی کاکەیی کاندیدی ژمارە 11 لە لیستی 281 بگاتە ئێرە. کاک ڕەشاد سڵاو لێبێ. ئەمە هەمیشە لە قەیران و لە شەڕەتەقە و لە پەلاماری داعش لەگەڵ جەنابەت گفتوگۆمان کردوانە بە ئەوەختە سکایپ هەبوو ئەوانە بە حاڵ لە سوچێک وەرمان دەگرتی. سوپاس خۆشحاڵم کە لێرە دەتبینم. کادرێکی بەتوانە دڵسۆزی بۆ کوردایەتی لەو ناوچانە. ڕۆڵی یەکێتی لە ناوچە کوردستانیەکان چی بۆ بەڕێزکان؟ زۆر سواز بۆ دەرفەتە. من سوپاسی کورساتیش دەکەم بە تایبەتی ئەو بەرنامە خنجیلانەیە کە ساڵانێکە من پێم وایە هەمیشە پانۆرامە کۆمان دەکاتەوە دەماکاتە میوانی ئەو ئازیزانەی کە بینەری کورساتن بە تایبەتی. سوپاس دووبارە. دیارە یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو حزبێکی پێشەنگ لە قۆناغی جیاجیایەکانی خەباتی شاخ بۆ خەباتی حکومڕانی تاکو ئێستای کە لەگەڵ بیتن یەکێتی نیشتیمانی کوردستان چەندین قۆناغ بازی دەبەسە ئەو قۆناغاندا بە کۆی ئەو هەم هەوراز و نشێوانەی کە بینیمان بەسەر یەکێتی نیشتیمانی کوردستان داهات بەڵام بە حکمی ئەوەی پێگەی یەکێتی ڕۆڵی یەکێتی پێگەی بەهێز بوو پێگە جەماوەریەکەی پێگەی بەهێز بوو یەکێتی ما هەرچەندە کۆمەڵێک ئەملایلی ئەوە بوو بەڵام بە حکمی ئەساسی بناغێکی بەهێزی هەبوو ئەم یەکێتیە لەسەر توانی تا ئێستا کەش لەسەر پێکانی خۆی قاچەکانی خۆی بمینێ و بەهێزیەوەش بمینێتەوە تا ئەو دقی ئێستای کە ئەمە باز دەکەم جگەل لە ڕۆڵی لە هەرێمی کوردستان لە ناوچەی شەشە لەسەرەکان بە تایبەتی هەر دەکەیت لە زومار بە تایبەتی یان لە شنگال تا دەگەیتە خانەقین و بە تایبەتی سعدیە و خانەقین من پێم وایە گوڵاڵا یاخود یەکێتی نیشتیمانی کوردستان تا ئەو قۆناغی ئێستاکە حزبی بێڕکابەرە لەو ناوچەی شەشە سەرن ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەو عمقا بۆ ئەو مێژووە پڕسەروەری کە لە بە درێژایی مێژووی خەباتی چەکداری بە تایبەتی خوێنی بەخشیە. یەکێتی نیشتیمانی کوردستان لە کۆی ئەم قۆناغانە هەم لە خەباتی شاخ کە ڕووبارێک خوێنی بەخشێ لەم ناوچانە هەم زائیدەن لە دوای حکومڕانێت و هاتنی قاعیدە و داعش و ئەو کۆمەڵک ڕێکخراوی تەجروبەتان لەگەڵ هەموو بەڵێ لە دوای بە تایبەتی پرۆسی ئازادی عێراق لە 2003 ئێمە هەر لە ئەنسار ئیسلام و ئەنسار سونە ڕاپێدا هاتوونەوە حزبی عەودەی بەعس و قاعیدە و داعش و کۆمەڵک ڕێکخراوی تری هەموویان تاقیکراوەتەوە لەو ناوچانەیە هەمووشیان ئەمانە پەیوەستن بە بیری تەشی عەرەبی کە جگەل لە خۆیان کەسکیان نەبینی جگەل لەوە بێزگە لەوە جگەل یعنی لە ئەوەی کە چاوی هەڵنایە بە کرانەوەیەکی زیاتر لە ناوچەکە جگەل لە دەسەڵاتی خۆیان نایەنەوە کاری بێکەوەی بێکەوە لە ناوچەکە ژیانی هاوبەش دروست بکەێت لە نێوان کۆی پێکاتەکان ئەمامە بەشێک بووە لە دەیان ساڵی ڕابردووی حکومڕانەتی هەم حزبی بەعس و پاشانیش بە تایبەتی لە دوای 2003 تا ئێستاکە ئەم عەقڵیەتە لە وڵاتانی عەرەبی بەردەوامە تا دوایین پێگەی بە تایبەتی ئەمنی قەومی عەرەبی کە لە پایتەختی سووریا کۆتایی پێهات من پێم وایە ئەم هەژمونە ڕۆژ بە ڕۆژ بەرەو لاوازبوونەوە ئێستا لە شوێن عروبە بیرتەچی ئیسلامگرێتی هاتیە ناوچەکە بە ناوی داعش و قاعیدە و ئەمسالانە هاتوونە دەیانەوە شوێنگرەوەی جێپێی وان قایم بکەن ئەم جارە بە ناوێکی تر لە ژێر هەژمونێکی تر بێنەوە ناوچەکە من پێم وایە ئەم قۆناغە تێپەڕی سەرکردایەتی کورد بە شێوەیەکی گشتی و بە تایبەتیش لە دوای پرۆسی ئازادی عێراق جەنابی مام جەلال یەکێک لەو سەرکردە کاریزمایانە بوو کە بە بیرێکی نوێ بەدا ئەوەشی نوێ بە داتایکی نوێ هاتە ساحەکە ئەویش ئەوە بوو سوێڕوانینی مام جەلال
زۆر جیاواز و دیدگای مامزەلە زۆر جیاوازتر بوو لەگە سەرکردەکانی تر. مامزەلال تێگەیشت داهاتووی عێراق دەبی کاری بەیەکەوەی بی متمانە دروستکردن بی لە نێو کۆی پێکاتەکانی ناوچەکە بە تایبەتی لە نێوان شیعە سونە لە نێوان کورد و شیعە لە نێوان کورد و سونە لە نێوان کورد و تورکمان لە نێوان کورد و ئاشووری لە نێوان واتە هەموو ئەوانە بەیەک ئامانجکۆمان دەکات و ئەویش لە ڕێگای ئاشتەواییە ئەگەر ئاشتەوای سەقامگیر نەبێتێن ناتوانێت هیچ لە هیچ ڕۆکۆ ئەو وڵاتە گەشە بکاتن بۆیە ئابووری لە کاتێک گەشە دەکاتن کە تو سەقامگیری ئاسایش ئەگە ئاسایش و ئارامی نەبی بە مسۆگەری ئابووری گەشە ناکاتن لە وڵاتە بە تایبەتی جگە لەوە ئاشتی کۆمەڵاتیش بەرقەرار نابێتن ئەگەر لەو ناوچەیە ئارامێک بخۆ نەبینی من پێم وایە جەنابی مامزەلال زۆر هەوڵیاندا لە شاڕێگای ئەساسی خۆی جەنابی مامزەلال لادەن بەڵام مامزەلال لە دیدگای خۆی لە ڕوانگەی باوەڕبوونی خۆی کە باوەڕی بەمبادی و بە توانە و بە ئەوەی خۆی هەبوو توانی بیسەلمێنی بۆ هەموو عەرەب و زائیدەن خەڵکی ناوچەکەش بە تایبەتی لە وڵاتانی ئیسلامی و ئەوانە کە مامزەلال جیاوازتر لەو ڕوانگەی کە ئەوان دەیان ڕوانیە سەرکرداتی کورد و شۆڕشی کورد و خەباتی کورد مامزەلال زۆر جیاوازترە لەو تێگەیشتنی لە ڕابردوو کە لەلایەن حیزبە قەومیەکان یاخود حیزبە ئیسلامیەکان هەبووە مەسەلەن توانراوە لە ڕابردووشدا هەم لە ڕووی یاساییەوە هەم لە ڕووی سیاسیەوە پەرژینێک یان درعێک بۆ ئەو منتیقانە لانی کەم دروست بکرێت لە کۆمەڵێک ڕۆوە بەڵێ مەسەلەن بۆ نمونە هەر لەگەڵ هاتن باسی ئەوم کردمن مەسەلەن خۆسیستانی لەو گۆڕانەیە گوت مامزەلە سەمانی ئەمانە بۆ هەموو عێراق باش ئەخۆ ئەگەر مامزەلال لە ڕووی مەبادی ئەوەی ئێستا باسی دەکەن پێیوەستە بە عەرەب پێوەستە بە عروبە سەدام حوسێن لە دوای ساڵی 1970 کە دوای کۆتایی پێگەی ئەنفال هەموو خەڵکی لێبوردنێکی دەکرد هەموو خەڵکی بەبەر لێبوردنەکەت تەنیا جەنابی مامزەلال نەبوو سیر کە لە 1970 بۆ 2003 سیر کە دوای 5 ساڵ ئەو جەنابی مامزەلال لە شاخەوە لە قندیلەوە تۆ بچۆوە بەسەر کۆمار بە واژۆی جەنابی مامزەلال سەدام حوسێن ئێعدام دەکرێت مامزەلال ئیمزای نەکرد تۆ سیرکە بە شەرتێک دژمنێکی سەرسەختی نەتەوەیی بوو ئەنفالی کردو کیمیای لێدا بوو بەڵام قۆناغ مامزەلال حەزمی قۆناغێک و دەیزانی ئەم قۆناغی ئەوەی نییە مەسەلەن تۆڵە بکەیتەوە یاخۆ هەستی شۆڤینەتی عەربی بڕژێنی بۆیە مامزەلال یەکێک لەو ئاراستانەی کە پێکا کە مەبەستی بوو لە بەرنامەی خۆی ئەوە بوو کە عەرەب تێبگاتن خەباتی کورد شۆڕشی کورد لە پێناو تاوانەوەی عەرەب نییە لە پێناو دەرپەڕاندنی عەرەب نییە بەدەستێنانی مافە سیاسی و نەتەوەیەکانی خۆیتی بۆیە ئەم ناوچەیەکە ئێمە لە دوای 2003 بە هەمان ئەو شاڕێگایە بە هەمان ئەو نەشەڕێگایی کە جەنابی مامزەلال داینابوو لەسەر تاسەری ئەم ناوچەیە خەباتمەوە کرد بەڵام داخەکەم ئەم ئاراستەیە بە تەنیا لایەن یەکێتی نیشتمانی کوردستان نەیتوانی ئامانجەکە بپێچی بەڵ لەبەرەوەی ئاراستەی دووەمیان کە لە ناوچەی شەش لەسەرەکان ئاراستەی پارتی دیموکراتی کوردستان بۆ ڕێگر بوو لە بەردەم جێبەجێکردنی ئەم نەخشە و پلانە لەبەر ئەوە من پێم وایە ئەم ئاراستەی کاری پێکرا لە ناوچەی کێشە لەسەرەکان لە زومار تا دەگەیتە خانەقین ئاراستەیەک بوو دش بەو پرۆژەی کە جەنابی مامزەلال هەیە بوو کە ئاشتەوایی بوو کاری بەیەکەوەی بوو بەیەکەوە کۆی پێکاتەکان لە ناوچەکان لە ئارامی بژین بەیەکەوە پێکۆداپۆشێ ئەو تێکدانە لەسەر چ ئەساسێک من پێم وایە هەم عروبە هەنگاوەکانی عروبە خراپ بوو لەو خەتە هەم شۆڤینێتی عەرەبی و زائیدەن ئیسلامیەکان لە وڵاتانی مەسەلەن بۆ نمونە خەلیج بە شێوەیەکی گشتی ئەگە بەراوردی بکەین تەقەبولی ئەو گۆڕانکاریە سەر ئاستی عێراقی نەکرد ئەگەر ئەم هەژمونە نوێی کە لە عێراق بەرپا بوو ئەوان هەزمیان بکرد بە تەسەوەری من لەنا ئەو وڵاتە سەقامگیری ئاسایش سەقامگیری ئابووری سەقامگیری کاری بێکەوەی سەقامگیری بێکەوەی لە نێوان کۆی پێکاتەکان دەهاتە دی کە لەم ناوچەیە بەیەکەوە بژین بەیەکەوە داکۆشی کردبن لە خاک و لە ناوچەکانی خۆیان بۆیە ئەم ئامانجەکە بەدی نەهات من پێم وایە ئەم ئاراستەی لە خەلیج کاری پێکرا لە وڵاتانی ئیسلامی کاری پێکرا بەزیان گەڕاوە بۆ هەردوو پێکاتە لە هەموو پێکاتەکانی عێراق بەگشتی بەس بە تایبەتی بۆ کورد و سونە لە ناوچەکە بەزیانێکی زۆر گەڕاوە بازێکی زۆریشماندا من پێم وایە ئێستا سەرەتایەکی نوێ دەستی پێکردیە ئەم ئاراستی ئێستا کاری پێ دەکرێت ئەنجومەنی پارێزگاکان یەکێتی لە ناو پێکاتەکان دەنجی هێنا مەسەن لە ئSD دەنگدێنی لە کاکەی دەنگدێنی مەسەلەن لە مەخمور دەنگێکی باشتان هێنا ئەم دەنگهێنانە لەسەر چ ئەساسێکە پارە ئەدەن بە خەڵک چیەکەن بۆ خەڵک ئەو مۆزوعە مەبادێ بیر و باوەڕ پێویست بە پارە نییە ئەو مۆزوعە من پێم وایە سەرەتا یەکەم هەنگاو لە یەکەم قسەشم دەستم پێ کرد من پێم وایە
ڕۆڵ و پێگەی مامزەلا لە نزیکردنەوەی کۆی جمگە جیاکان کۆی هەستە جیاکان کۆی بۆچونە جیاوەکان لە حکومڕانێت لە مەرحەلەی کە لە بەغدا سەر کۆمار بوو کۆی دیرگا جیاوازەکان من پێم وایە مامزەلا سەرکەوتوانە توانی ڕوئای شیعە و سوننا زائیدەن پێکاتی تورکمان و ئەوە لە خۆکۆ کاتەوە بتوانی کە ئەبەو عەقڵەتی نوێ دەبێت بەکاری ینی بە عەقڵەتێکی نوێ بە ڕەنگەی نوێ ئەمە بتوانین کێشەکانی خۆمان چارەسەرکەین ئەگە پێمان وابی تا وەکو بە هەمان شێوە و ئاڕاستەی ڕابردوو ئەمە دەچین دژایەتی شیعە یاخود سوننا یاخود تورکمان یاخود کوردەکەن من پێم وایە ئاماز ناپێکین جگە لە زیان جگە لە پاشەکشا لە ویستەکانی خۆمان هیچ خزمەتێک بە ئێمە ناگەینین بە وڵات و بە نیشتیمان و بە ملەتی کەشمان ناگەینین بۆیە من پێم وایە ئەم ئاڕاستی ئێستا لە کەرکووک واکاری پێ دەکرێت بە تایبەتی ئێستا لەم قۆناغە لە دوای ئەوەی کە پارێزگاری نوێدانرا ئەم ئاراستە نوێیە ئامانز دەپێچیتن ئەم ئاراستەیە متمانە لێ نێوان کۆی پێکاتەکانی ئەم شارە پێشم وایە ڕنگدانەوەی ئەرێنی دەبیتن هەر لە زمار تا دەگەیتە خانەقین چکە ئەم ئاراستە گەیشتۆ بە خەڵک ئەو ئاراستە تێگەیشتن و ڕۆیای خەڵک و بتوانن مثلەن جیایکەنەوە لەو خەتە جیایکەنەوە لەو تێگەیشتنە من پێم وایە بە حکمی ئەم فترەیە هاتوو بەس سیرکە چکە ئەم ئاڕاستی ئێستا کاری پێ دەکرێتن جیایە لەگ ئەم ئاڕاستی لە ڕابردوو نێرانی یەکێتی نیشتیمانی کوردستان لە بۆ لێدانی یەکێتی لە بۆ ناشریکردنی یەکێتی لە کەرکووک و ناوچەی کاریان لەسەر کردیە ئەم ئاڕاستی ئێستا کاری پێ دەکرێتن ئاراستەیەکە پێکاتی عەرەب لە کەرکووک پێکاتی تورکمان پێکاتی کلد و ئاشور لە وێندەر باقیت کە هەموو کەمە نەتەوەیەکان یاخود ئاینەکان مەزهبەکان لەو کەرکووکە مەسەن پێکی خۆیان هەیە ڕۆڵی خۆیان هەیە ئێستا دەبینن بەبێ زیاکاری پرۆژەی ئاوادانکردن لە هەموو ناوچەکان دەستی پێکردیە ئەوە نییە دەبێت ڕۆڵی هەیەەوە یەکێتی نیشتیمانی کوردستان سەرکرداتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی هەیە لە دروستکردنەوەی متمانە دروستنەوەی کاری بەیەکەوەی دروستکردنەوەی متمانە لێوان پێکاتەکان کە تا دوێنێکە کێشەمان یاخود ڕوانگەمان جیا بوو یاخود ناران هاتبوون بۆی سوودگەلێک ببینین لە نێوان ئەو ناکۆچیانە لە نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پێکاتەکانی تر ئەمە زۆر یاریان لەسەر کرد بەڵام لە دوایین سات ئەم سیاسەتە ئەم ئاراستەیە سەرکەوتوو بوو کە ئاراستەیەکە دەتوانێت کاری بەیەکەوەی داهاتوێکی باشتر بۆ کۆی پێکاتەکان و زائیدەن ئاشتەوەشی سەقامگیر و ئابوورێکی گەشتسەڵ سەرۆک بافڵە دەست پێشی بانگەشە باسی لەوە کردکە ئێمە لە ناوچە کوردستانیەکان جا باسی پێکاتەکانی کرد باسی مەسیحی کرد باسی ئێزدیەکانی کردوتی ئێمە هەمیشە پاڵ پشتانە بین بۆ نمونە لە جینۆسایدی شنگالدا یەکێتی توانیوێتی ڕۆڵ ببینێەوە پەیامی مرۆڤ دۆستی و خەمخۆری یەکێتی بە شنگالیەکان بە ئێزدیەکان گەیشتووە ئادیارە بە حکمی جیۆپۆلیتیک ئەم جیۆپۆلیتیکە شنگال دووریەکە من پێم وایە یەکێتی نیشتیمانی کوردستان نەیتوانیە ڕێک ویستەکانی خوشکبرانی ئێزدیمان وەکو خۆی بینتەدی من پێم وانێتێت ڕەنگە کەم تەرخەیمی هەبوو بیتن دواکەوتن هەبیتن بەڵام یەکێتی نیشتیمانی کوردستان لە شنگال بەخوێن تعویزی ئەوەی کردەوە کە پێشمەرگەی لێوەندەر بووە بەدیان پێشمەرگەمان شەهید بووە ئەمە لێوەندەر شەهید بوون خوێن بەخشین من پێم وایە تۆڵەی یاخود تعویزی ئەوە دەکاتەوە کە نەماتوانێت لە ڕووی مادی یاخود معنەوی لە هەندێک شتان بچین بۆ خوشکبرایەکانی ئێزدی ماشت بکەینەوە خوێن بەخشین من پێم وایە سەروەریەکە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە هەموو بەشەکانی کوردستان و زائیدەن لەم ناوچانەی کە گرفت هەیە من پێم خۆشە ینی ئەگەر لە بەجوانی بڕواینە استراتیزی یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕووی استراتیزیەوە لە ڕووی گرنگیەوە بایەخەوە هەر دروستبوونی هەر ڕێکخراوێکی ترۆریستی لە هەر شوێنێک بە تایبەتی لەم ناوچەیەکە ناوچەی گەرمە لە ناوچەی شەش لەسەرەکان ڕاستەوخۆ یەکێتی نیشتیمانی کوردستان دەکەوتە سەنگەر ڕاستەوخۆ بەبێ یعنی هیچ ئەوەی تەڕدوی تێدا نییە چونکە پێی وایە دروستبوونی هەر ڕێکخراوێکی تیرۆریستی کە دەوێتی ڕەوڕەوەی مێژوو بگەڕێتەوە بجێڕێتەوە بۆ دواوە ئەمە زیان بە داهاتووی کاری بەیەکەوی بەیەکۆ ژیان دەگەینی بۆ کۆی پێکاتەکان لە ناوچەکە بە تایبەتیش بۆ نەتەوەکەمان باشە جەنابەت گشتگیری بەڵام لە مەخمور زۆر تایبەتمەندی تێوانێ سەرۆکی بازنەی لەوێ سەرکەوتوبی کاکڕۆشاد ڕۆڵی یەکێتی چی بۆ لە خزمەتکردنی خەڵکی مەخمور گوندەکانی دەوروبەری کوڕازاکانی یەکێتی بوون لە ڕۆژگاری زوو مەسەلەن لە شۆڕش لە شاخ مەسەلەن شەهیدی زۆر دراوە لەوێ خەڵکی مەخمور شەهیدی زۆری لە پێناوی یەکێتی داوە ئێوە توانی وتانە چی چۆن قەرەبووی ئەوەیان بۆ بکەنەوە ئێمە بەداخەوە دوشتی نوێ باز دەکەم کە لە کۆی دیدارەکانی خۆم لەگەڵ کەناڵەکان باسم نەکردی ئەمەلا ئەم ڕۆکە بۆ بەڕێزت
کە ماوەیە کە من لە کورسات دابراوم بۆ خۆم هەر پێم خۆش بوو بڕک ئەوەی بکەم بەڵام ئەمڕۆ کە میوانم دەمێت دوو ڕاستی بگەینم کە غیاب هەبوو لەوەی ئەم تاویزی غیابەکەی خۆشم پێ بکەمەوە بەڕاستی ئێمە لە خزمەتدا یەکیان ئەوەیە کە قوربانتم یەکیان ئەوەیە بەداخەوە دوای پرۆسی ئاشتەوایی لە نێوان یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان دوو هەیئەتی باڵا یاخود دوو لێژنەی باڵا لەسەر ئاستی مەکتەبی سیاسی و لە نێوان هەردوو حزب پێکات بەداخەوە ئەو بەرنمەیە لە خانەقین تا دەگەیتە دبست جێبەجێکرا لە دبز و سەرگەڕان بۆ شنگال پارتی مواتاڵی پێکرد و جێبەجێی نەکرد واتە لە خانەقین و گوڵاڵە تا دەگەیتە دبست شراکەت و هاوبەشی لە نێوان پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتمانی کوردستان لەکۆی ئەم ناوچەیە واتە لە پارێزگای دیالە پارێزگای سەلاحەدین کە خورماتوک زایدن کەرکووک دروست بوو بەڵام پارتی بە هیچ شێوەیەک ڕێگری لە ئێمە کرد ئەم پرۆژەیە یاخود ئەو ڕێککەوتنی کە لەوێوان هەردوو هەیئەتی باڵا لژنەی باڵا کە دروستکرابوون لە مەکتەبی سیاسی نەکەوتە ئەم جێبەجێی نەکرد لە مەخمور تا دەگەیتە زمار ئەمە وای کردیە لە 2023 بۆ ئێستا کە ئێمە بەشدارین لە ئیدارەی یەکە ئیداریەکانی ئەم سنووری کە لە ژێر دەسەڵاتی کورد بووە بە تایبەتی هەم لە سەهلی نینەوە هەم لە زمار و هەم لە شنگالیش تا دەگەیتە مەخمور و دیبەگە ئەم ناوچانە یەکێتی نیشتمانی کوردستان هەمیشە وەکو هاوڵاتیی دەرجە سێ بووە دەرجە دوونا دەرجە سێ بووە بۆ ئێستاکە مەسەرەن هەر ئەندامێکی ئێمە بوێتی لە هەر کارگەیەک لەو کارگانەی ئەم ناوچەیە دابمەزرێ دەبێ بچی ئللا پژیرێکی ناوچە ببە ئەگەنە بۆی ناکرێ تۆ بتێ بچی لە شارەوانی مەخموری ببیە کارگوزارێک تۆ دەبی ئللا بچی ئەوە پژگیری تەسکەی ناوچەی ببێ ئەو کاتە بۆ دەکرێتن ئەگەنە بۆ ناکرێتن واتە ئەم ناوچەیە ڕاستە لە ڕووی ئیداری و ئێستاکە حکوومەتی عێراقی گەڕاوەتەوە بەڵام تا ئەو دقی ئێستاکە هەمەنەی پارتی دموکراتی کوردستان لە ناوچەیە مایە من شتێکم هەیە جیاوازتر دەڕوانم باش ئومێد دەکەم سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان و پارتی دموکراتی کوردستان ئەگەر دەیانەوێت بە هەمان عقلێتی لە 2023 تاکو 2007 کە لە مەخمور بوونە بە هەمان عقلێت بێنەوە لە ناوچەکە بێنەوە سیاست بکەن و ئیدارە بەڕێوە بن من پێم باشەنێنەوە ئەو ناوچەیە بەڵام ئەگە ئەو عقلەتە گۆڕایە دەیانەوێت بێنەوە ئەم جارە بەیەکەوە کاری بێکەوەی فراهم بکەن بەیەکەوە ماف و داخوازەکانی خەڵک دەستەبەر بکەن دەبی لەم قۆناغی ئێستاکە بێنەوە بە عقلەتێکی نوێ بێنەوە عقلەتی نوێ کاری بێکەوەیە دەستەبەرکردنی ماف و داخوازەکانی خەڵکە ژاتیکردنی زیادکاریە تا ئەو دقی ئێستاکە ماوە تا ئێستا ماوە ئەم دقە تا ئەو دقی ئێستاکە ماوە هیچ کەسێکی ئێمە مەسەرەن هەرچی خەڵکی یەکێتی نیشتمانی کوردستان بی لەم شاری ئێمە 1 مەتر زەوی پێ نادرێ هەرچی کادری پارتی هەیە بە 2.5 زەوی وەردەگری تا ئێستاش باشە بچۆ لە دایرەی کشتتوکاڵی مەخمور ئەتوو کادیر بە یان لە شارانی مەخمور کادیر بە تۆ بەکەیف خۆت هەموو شتێک ساڵان هەموو شتێکت بەردەکەوێتن بەڵام لای ئێمە بۆ کادری ئێمە بە هیچ شێوەک ئێمە بە قانونیش قایمقامتان بردوێتەوە بە قانونش قایمقاممان بردووە واتە ئێمە وەکو یەکێتی نیشتمانی کوردستان ئێمە بازی دوو شت دەدەین یەکیان ئەوەیە کە لە هەرێم نین لە ناوچە سەرەکانی دووەمیان ئێمە بازی یەکێتی بوونی خۆمان لەم ناوچەیە دەدەین یعنی یەکێتی بوون گەورەترین بازدانە کەسێک بوێت یەکێتی بی درێژە بە خەبات لە ناو یەکێتی نیشتمانی کوردستان دەبی ئامادەی کۆی بازەکان بدی لە سنوورەکە بۆی ئەمە دەگەڕێتەوە مەسەلەن لە ماوەی ڕابردووشدا کۆمەڵێک گروپی تیرۆریستی هەبووە مەسەلەن زۆر جار چێشە و گرفت هەبووە مەسەلەن گروپی تیرۆریستی لە مەنتیقی مەخمور هەبووە لە چێقەرەچوو هەبووە یەکێتی خەڵکی خۆبەخشی هەبووە کادری پێشکەوتووی مثلەن کادری سیاسی چۆتە پێشی بەرەکانی جەنگ لە شنگال بە هەمان شێوە مەسەل ئێمە و ڕۆژگارانە لەگەڵ کورسات لەوێ بووین مەسەلەن لەو ڕۆژگارە کە خەڵک قومێک ئاوی دەست نەدەکەوت لە 2014 یەکێتی لەگەڵ هەواڵانی پێ دەتوانی کۆریدۆرێک دروستکات کۆریدۆرێک بکاتەوە ئەو کاتە چوونە سەر شاخی شنگال و خەڵک ڕزگار کراوە جگەلەوەی لە پرسە دیبلۆماسی و سیاسەکەشدا یەکێکی ڕۆڵێکی گەورە بینی دیارە میوانە کەشمان گەیشتۆ کاغازی کاکەیی کاندیدی ژمارە 11 لە لیستی 281 اتحاد ئەهل النینەوە أهلا وسهلا زور سپاس بخير فيك توش بخير سپاس ممنونم سپاس دەکەم سلێمانی تاناوەدان کردەوە ممنونم سپاس هەر بژین بە خۆتاناوەدان دوو میوانی زۆر عزیزم ممنون سپاس خۆش بێخۆ خۆشەویستم کورسات بە ئێوە دڵخۆشە کاغازی کاک ڕەشاد مستەفا گفتوگویەکی باشمان لەگەڵ کاک ڕەشاد کرد لەو ڕۆکێچێتی نیشتیمانی کوردستان ڕۆڵی چی بووە لە ناوچە کوردستانیەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم و بەڕێزی شێت لە
هەمیشە لە مێدیا عەرەبی سەنگەرێکی باشت گرتووە بۆ پرسەنەتەوایەتیەکان بەگشتی دۆخەکە چۆن دەبینی و هەڵسەنگانت بۆ کاروبارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان چییە لەبارەی خزمەتکردنی کاکەیەکان ئێزدەکان مەسەلەن بە تایبەتی ئەوانەی کەم ساڵانێکی زۆر کرێ بڵین ئەگەر تۆزێک بی بە پێشەوە کاک عەلی ئەگەر بڵین مەسەلەن ئەخوامان هەیە بەڵام ئەگەر بێکەس بوونە ینی چێتی توانیوێتی ببێتە باوەشێکی میهرەبان بۆیان ببێتە کەسی بێکەسان کەسی بێکەسانەوە کاک ڕەشاد دەڵێ بەڵێ دووبارە سپاس بۆ ئەو میێوەنداریە سپاس بە خێراتنی کاک ڕەشادی شەکەم هاوڕێی دێرینم لە شاری مووسڵ ئەویش بای خۆی لەو تۆ گەنجی بە هاوڕێی دێرینی هەمووانی زۆر سپاس حقیقەت یەکێتی لە شاری مووسڵ لە هەموو قۆناغەکان دەوری هەبووە لە سەرەتای دروستبوونی یەکێتی تاکو ئەمڕۆ ئەگەر بێ باسی یەکێتی و مووسڵ بکەین یعنی ئەو پەیوەندیە دوور و درێژەی لە سەرەتای دروستبوونی یەکێتی و یەکێتی لە سەحەکە بووە واتە یەکێتی ئەو حزبە نییە لە پاش 2023 هاتی بێت بۆ شاری مووسڵ بەلکو مەفرەزە سەرەتایەکانی یەکێتی لە سنووری مووسڵ شەهیدمان هەیە بەشێکی زۆری شەهیدەکانی 1975 خەڵکی دەوروبەری زمار و بەردیە و ئەو منتەقان و شاری مووسڵ بۆ نمونە شەهید برایم عەزۆ شەهید حسێن بابەشێخ خەڵکی شینکاڵ و ئەو دەوروبەرن واتە یەکێتی لە بدایەتی دروستبوونی لە پێناو مووسڵ و مووسڵیەکان قوربانی داوە تەسحیەی داوە خەباتی کردووە لە هەموو قۆناغە عەسکەری و خەباتی مەدەنی یەکێتی ڕۆڵی گرنگ و سەرەکی هەبووە لە پاش 2023 بە تایبەت کە یەکێتی بە فەعلی و بە ڕەسمی ئۆرگانەکانی یەکێتی دەستی بە ئیشی خەباتی مەدەنی کرد لە هەمان کات لە تەک خەباتی مەدەنی دەوری باشی هەبووە بۆ ئیشکردن دژی تیرۆر پاراستنی خەڵک بۆ بە تایبەت ئەگەر بێت و بەشێکی زۆری خەڵک ئەمە نازانێ کە یەکێتی چ دەوری هەبووە بە تایبەت بۆ من وەک کاندید بە تایبەت کە ژمارەکەم 11ەیە و ڕۆژی هەڵبژارنەکەیش 11ەیە و یەکێتی هەموو مێژوو یەکێتی هەر ڕۆژێک لە ڕۆژەکانی بڵێم ساڵ یەکێتی ئەگەر بێت و ئەوەندە خەبات و قوربانی و خوێنی ڕشتووە هەموو ڕۆژەکان پەیوەندی بە یەکێتیەوە هەیە واتە بێم بڵێم مانای چییە 11 بۆ هەموو یەکێتیەکان لە 11 من ئەو کات پێشمەرگە بووم لە ڕێزی یەکێتی لە 2004 کە شاری مووسڵ سقوڵی کرد بە دەستی تروستان تەنها هێزەکانی یەکێتی ئەو کات هێزی باشمان بەردەست بوو هێزەکانی یەکێتی نەیان هێشت ئەو کات هەمان بەرنامەکەی داعش هەبوو کە مووسڵ بکەوێ بەڵام هەموو مەرکەز شورتە و هێزە ئەمنیەکانی عێراقی هەمویان معسکەری خۆیان چۆڵ کرد لە هەمان کاتیش مەقڕە زۆری حزبیەکان و بەشێک لە ئەحزابی کوردی هەبوو و خودی مەحافزی نینەوە داوای هەوکاری لە یەکێتی کرد و ئێمە پێشمەرگەکانی یەکێتی چوین مەحافزی ئەو کاتی نینەوە درێت کەشمولەمان پاڕاست و ئەمنیەتی مەحافزەمان پاڕاست لە هەمان کات پارتیش داوای هێزی لە یەکێتی کردوانیمە ئەو کات پارتیش بپارێزین لە شاری مووسڵ بۆیە یەکێتی ئەو ڕۆژە شەهیدیدا بەڵام نەیهێشت مووسڵ بکەوێ بەڵام چی بکەم بەڵام چی بکەین دوای ئەوەی کە عەقلێکی شۆڤێنی هاتە مەیدان و وای کرد کە هێزی کوردی لە مووسڵ نەمێنێ ئەگەر بەهاتە بە هێزەکانی ئێمە نەکشابانەوە لە مووسڵ دڵنیام کە 2014 مووسڵ سقوڵی نەئاکرد یعنی حقیقەت لە تەک ئەمانەش لە ڕووی پێشکەشکردنی زانیاری بۆ هۆزە ئەمنیەکان یەکێتی دەوری باشی هەبووە لە هەمان کاتیش لە پاش 2014 بۆ پێشوازی لە ئاوارەکان بۆ خزمەتکردنی ئاوارەکان چ لەو شۆنانەی کە ئۆرگانەکانی یەکێتی لێبووە بەتەئەکید ئێمە تۆ بەڕێزت هاتی بۆ سنووری خازر وەشان بەشانی ئێمەمە قەرزاری تۆشت کە لەوێ لەو کەسانە بوو کە کورسات بەردەوام لە سنگەرەکان لەگەڵمان بوو کە یەکێتی ئەو هێزە بوو لە سەرەتای ئازادکردنی مووسڵ هێزی یەکێتی بەشدار بوو وەتوانیمان
بە کاتژمێر بە چەند کاتژمێر بتوانین چەندین گوند ئازادکردین و ئێمە دەرکامان کردەوە بۆ ئازادکردنی مووسڵ بۆ یە خەڵکی شاری مووسڵ ئەمە ئەزانێت حەقیقەت و خۆی بە قەرزاری یەکێتی ئەزانێ لەبەر مووقفەکانی یەکێتی لە هەمان کاتیش سیاسەتی حەکیمانەی ڕابردووی مام جەلال بە تایبەت لەگە سونەکان کە شارێکی سونیە هەمویان کە بێتە باسی مام جەلال بکرێ خۆیان بە قەرزاری مام جەلال دەکەن و ئیستاش کە جەنابی سەرۆک باڤڵ لەسەر ئەم ڕێبازە بەردەوامە و بنیاتنەری دووبارە ڕێخستنەوەی پەیوەندیەکانی عێراقی و لەگەڵ هەرێمی کوردستان بە تایبەت بڵێن پەیوەندیەکانی عەرەب و کورد جەنابی سەرۆک باڤڵ ڕێکی خستەوە لە هەموو قۆناغەکان یەکێتی بۆ پێکهاتەکان بۆ شاری مووسڵ بە یەک چاو و ئیستاش کە یەکێتی لیستێکی تایبەتی لە مووسڵ لەگەڵ چەند حزبێکی تر دروست کردەوە و ناوی لیستەکە تعبیر لە گەورەی یەکێتی دەکا کە ناوی ئیتیحاد ئەهل نینەوایە واتە یەکێتی خەڵکی نێنەوە واتە یەکێتی تەشجیعی پێکەوە ژیانەکە کە شاری مووسڵ تەنها شاری لایەنێک نییە شاری هەموو پێکاتەکانە هەموو لایەنەکانە و بەداخەوە بەشێک لە لیستەکان ناو عینوانی لیستەکەی خۆی شۆڤینیە واتە نامە لەبەر ئەوەی نەبێتە تەشیر و حملەی ئینتیخابات بەڵام ئەگەر بخینیەوە بەشێک لە لیستە عەربی سونەکان بەداخەوە شیعاراتی ئیستیفزازی شیعاراتی شۆڤینی و هەمان ناوی لیستەکانیان تعبیر لە وەکو ئەوەی بڵێن تەنها شاری خۆمانی کەسی تر نییە بەڵام یەکێتی بەو شێو بیر ناکاتەوە یەکێتی شاری مووسڵ بە هەموو پێکاتەکان یەزیدی کاکەیی شەبەک مەسیحی تورکمان کورد و ئاشور لەگەڵ برە عەرەبەکانیش چەندین ساڵە ئێمە من چی بکەم من باپیرم من باوکم بەخۆشم لەدایک بوویش سنتەری شاری مووسڵ مووسڵ بیکەیە سێ بەشێکی کووردە واتە ناکرێت دەوری کورد غایبی لەم شارە و یەکێتی بەداخەوە چونکە بە تایبەت لە مووسڵ کورد تا حدێک یەکدەست نەبووە و خەتای یەکێتی نەبووە نەمانتوانیوە دیفاع لە بەرژەوەندی گشتیەکانی کورد لەو شارە بکەین وامان لێ هاتبوو کە وردە دەورمان غایب ئەبوو بەڵام یەکەم جارە کە یەکێتی پێشتر معارەزە بوو لە حکوومەتەکانی مووسڵ بەڵام یەکەم جارە لە پاش هەڵبژاردننی 2023 کە سەرکەوتنی گەورەمان بەدەستێنا پارتیتان کردوتە معارەزەوە معارەزە نییە بە شەرمەنانە لە حکوومەتەکەیە بە ڕۆژ معارەزەی بە شەویش لە حکوومەتە و بەڵام چی یەکێتی ئیستە کە هاتوتە ناو حکم لە شاری مووسڵ یعنی وەزعی شارەکە لە ڕووی ئەمنی لە ڕووی بڵێم گەشە پێدانی هێنی هەیە لە وجودی هەیە لە ناو ئیداراتی مووسڵ بە تەئکید یەکێتی سەرەتا بەشێکە لە حکوومەت و پشتیوانی ئەو حکوومەتەی کردووە بەڵام ئەوەش ناگەینی کە بربەست نییە بەرامبەر ئەو حکوومەتەی ئیستا بە تایبەت کە جەنابی پارێزگار بەداخەوە تاکو ئیستا بە عەقلی هەندێک لایەن کە تەحەکومی پێەکە بۆ نمونە ئەنجومەنی پارێزگا ئەو شۆنەیە کە بڕیار دەرەکە کە خەڵکی شاری مووسڵ بەشداریان لە هەڵبژاردن کردووە بۆ ئەوی گۆڕانکاری دروست بێ کە بڕیارەکانی ئەنجومەنی پارێزگا جێبەجێ ناکە ئەمە بربەستە واتە هەندێک بەرپرس هەیە سەرۆکی وەحدە ئیداریەکان کە تاکو ئیسە بەداخەوە بەشێکی جێبەجێ نەکراوە بە تایبەت ئەوەی مەخمور ئەوەی سنوونێ و بەشێکی تر جێبەجێ کراوە بەڵام یونس کاک یونس نەبوو نانا ئەو ماڵی کاک ئەسافە یەکێتی بوو داوجوندی و کاکجوندی و کاک سەردار ئەوانە ماون بەڵام نەکتەنە ئەوانە ینی ئەوانی تریشانی بەشێکی لایەنەکانی دیکەش یعنی بۆ نمونە شنگاڵە بێ ئیدارەیە گەر عوزێرە تا ئیسەماوە زۆر تەنها شوێنەکانی یەکێتی نییە بەڵام چی ئەو کەسانەی کە زەرەریان کرد لە هەڵبژاردن دەنگی پێویستیان نینە ئامادە نین شوێنەکە ڕازدەست بکەن و ئیدارەی شارەکە چونکە مراعاتی ئەو کەسانەی کە بەرپرسن لە شارەکە مراعاتی مەساڵحی خۆیانەکەن بەشێکیان مالیان لە هەولێرە بەشێک لە دهۆکە وای کردووە کە ئەجندای دەروی شارەکەی جێبەجەکە نەک ئیرادە و ئەجندای خەڵکی شاری مووسڵ بۆی ئەمە بربەست بووە بۆیە ئێمە چاوەڕێ ئەەکەین کە وەحدە ئیدارەکان جێبەجێ ئەکرێ و بەشێک لە سەرۆکی
دائیرەکانی مووسڵ بۆ نمونە سەحەیە شوێنەکانی ترە تا ئیستا بۆ نمونە هەندێکەیە زۆرە لەسەر ئەو شوێنەیە. کاغازی کاگڕەشات قسەیەکی کردوتی ئەمە ڕەم لە بەهۆی دووری جوغرافیا لە دەسەڵاتی یەکێتی نەمانتوانی لە هەندێک شوێن و پێویست خزمەت بکەین بەڵام بە خوێن کردومانە ئەکرێت لە دەوروبەری مووسڵ و ناو مووسڵوانەش ئەو قسەی ڕاست بێت. یعنی حقیقت یەکێتی بای خۆی خزمەتێکی زۆری کردووە و یەکێتی لە پێناو خەڵکی مووسڵ خوێنی ڕەشتووە هیچ لە ڕوح ئازیزتر نییە و گەورەتر نییە کە تۆ لە پێناو خەڵکی ئەم شارە پێشکەشیکەی ئیشی زۆری کردووە لە هەموو قۆناغەکان. من ئەگەر باسی دەوری سنووری خۆمان بکەین لە سەرەتای ئازادکردنی مووسڵ لە ڕووی عسکەری یەکێتی دەوری باڵای هەبووە یەکێتی دەرکای کردەوە بۆ ئازادکردنی شاری مووسڵ و پاش ئەم قۆناغە یەکێتی بوو و ئێمە بووین ئەو کات کۆمیتەی حەمدانیە کە توانیمان قەناعات بە ڕێکخراوی ماک MAG بکەین ئەوەی بۆ پاکردنەوەی مینی ئەوەی بەریتانی کە ئەوەندە ئەلغام و ئەوەندە بۆم بڕێژکرا بوو منتەقەکانی ئێمە و تا سنووری شەبەک و یەزیریەکان خەڵک نەی ئەتوانی بگەڕێتەوە بەڵام بە جوهودی ئێمە کە سەرەتا هێنامان بۆ گوندەکانی ئێمە بەرەو لای حەمدانی ئەوانە خەڵک ئیتر بە ئەمانەوە بە ڕۆحێکی ئەوە گەڕاوە. لەگەڵ ئەوەش ڕێکخراوی CDO ڕێکخراوی یاو و مناڵ پارێزی ئەو ڕێکخراوانەی کە بەڕاستی خزمەتی خەڵکیان کردووە خزمەتی ئاوارە و سنوورەکانی ئێمەیان کرد وایان کرد کە ئاسانکاری بکەن خەڵک زوو بگەڕێتەوە. منداڵ پارێز خزمەتێکی گەوری کردوێستا سنوورەکەی من زەینچی یەکەم مووقف دەبی ئەوە زەنی لە هەموو شوێنێک دەبی باس بکرێ ئەو شەوەی کە کاکەیەکان و یەزیدەکان و شەبەک ئاوارە بوون یەکەم ڕێکخراو ئەوە ئەمانەتە باسی ئەەکەم کە معلومەیە یەکەم ڕێکخراو کە خزمەت کە کومەکی گەیاندە ئاوارەکان مناڵ پارێزی بوو سەعات 1 شەو بوو ئەو کات جەنابی کاکەڵۆ لە پسراوی و مەڵبەندی مووسڵ بوو تەلەفۆنی تایبەت بۆ منی کرد گوتی هێرۆخان هاتووتە سەر خەت ئاگای لێیە کە وەزعی پێکاتەکان زۆر خراپە بە منی وتووە زوو دیراستێکی زوو چی بکەین بۆ پێکاتەکان هەرچی داواکاری هەبوو هەمومان بەو شەوە نەخەوتین هەمومان نووسی بۆ بەیانی سەعات و هەمووی لای ئێمە بوو بە تایبەت کە خەڵکی ئێمە ئاوارەی قەزای خەبات دەوروبەری هەولێر و لای بەردەڕەش و ئەو ناوانە یعنی ئەو مووقفە یعنی لە کاتێک ئێمە بە جلوبەرجی خۆمان دەرچوین هیچمان لەگەڵ دەستی خۆمانە بێت نەمانزانی چی بکەین یەکەم ڕێکخراو کە هاوکاری گەیاندە پێکهاتەکان ڕێکخراوی مناڵ پارێزی بوو دوای ئەمە ڕێکخراوەکانی تر یا و CDO ئەوانە مووقفیان هەبوو بۆ هاوکاریکردنی خەڵک تا گەڕانەوەمان ئەوانە هەمووی بە ڤیددیۆ تەوسیق کراوە و لای ئێمە ڕۆژانە ئەوەی دەیەوێ بزانی ئەمە معلومەیانە با بچێتە سەر پێیشەکەی من سەیریکە هەمووی بە ڕاپۆرت و کەناڵی کورتسات ئەم ڕاپۆرتانەی تەوسیق کردووە. کاغازی کاک ڕەشاد باسی خەتێک کێشە بەڵام لەگەڵ کاغازی گفتوگۆکەم دەست پێ کرد دەبێت چی بکرێ بۆ داهاتوو مەسەلەی ساڵ ژاردن لە پێشە دەبێت چۆن بۆ ئەقلێتیشی جیاواز هەل لە زومارەوە سیر بکرێ هەتا دەگاتە کۆتایی ینی تێگەیشتەکە دەبێت جیاواز بێ و کارکردنیش دەبێت جیاواز بێ. من پێم وایە زمینێکی لەباری هەیە بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ کۆی پێکاتی ناوچەکە من پێم وایە قۆناغی ئێستا قۆناغێکی نوێ سەرەتایەکی نوێ دەست پێ کردیە دەتوانین ژیرانی عقلانە بەپێی ئەو پلان و بەرنامەی سەرکردایەتی نوێیەکی نیشتیمانی کوردستان داگەڕشتیە لەبەرەوەی ئەم ڕاستەیە یاخود ئەو بەرنامەی لەسەر شاڕێگای هەمان بەرنامەی جەنابی مام جەلالە دەتوانین کاری باشتر بکەین لە نێوان کۆی پێکاتەکان بە تایبەتی لە ناوچەی ئێمە وەکو سنووری مەڵبەندی ئێمە دوو پێکاتەیە کورد و عەرەب هەیە هەردوولاش سوننە شیعە لەکلەمە نییە مەسەرەن پێکاتەکانی تر یەزیدی کاکەی یاخود مەسیحی تورکمان لای ئێمە نیە لای ئێمە بە تایبەتی لە ڕۆژئاوای مەخمور باشوور لە ڕۆژئاوای مەخمور هەمووی پێکاتەی عەرەبی سوننەیە زایدن کورد هەردوولاش سوننە مەسەلەن بە درێژایی مێژوو ئەگە بەراوردی بکەی هەڵسەگانێکی وردی بۆ بکەی بەقەدر ئەم قۆناغی ئێستاکە عەرەبی سوننە لەبارە نەبوو بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان گونجانی هەیە گونجانی نزیک بوونەوە هەیە من پێم وایە ئەمە لەسەر هەردوو ئاستی خەڵکی ڕۆشنبیر و لەسەر ئاستی خەڵکی هۆزەکانیش عەشایرەکانیش من پێم وایە دەکرێت یەکێتی نیشتیمان من پێم وایە ئەوی غیابی هەیە لە مۆسڵ غیابی ڕوویای یەکێتی نیشتیمانی کوردستانە بە هەمان چاوی کەرکووک ناتوانانی بێتن لە مۆسڵ ئیشکە ئەگەر نا مۆسڵ
بە تایبەتی شارێکە شارێکی فرەپێکاتەیە فرە ئاینە فرە مەزەبە کار لە مووسڵ زۆر بە ئاسانتر لە کەرکک دەکرێتن لەبەرەوەی هەموو سڕاعی دنیا و ئەوە بە تایبەتی هەرێمایەتی لە کەرککە بەڵام لە مووسڵ وانە مووسڵ بەو شێوەیە ئەو ملمانەیە نییە ملمانی هەرێماتی نێودەوڵەتی لە مووسڵ من پێم وایە ئەگەری ڕویایی نوێ یەکێتی نیشتمانی کوردستان بە هەمان ئاڕاستی کەرکک بیتن من پێم وایە پێگەی یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵی داهاتوو یەکێتی نیشتمانی کوردستان لە شاری مووسڵ ڕۆڵێکی زۆر پشنگدار و زۆر لە پێش دەبیت بۆیە من ئومێد دەکەم ئومێد دەخوازم هیواخوازم لە وەکو داواکاریش داواکارێکم بەڕاستی وەکو کادیرێکم لە سنوورەکە هیواخوازم سەرکرداتی یەکێتی نیشتمانی کوردستان و داواکارم لە سەرک بافڵ ڕوئیایی نوێ بەکاربهێن لە بۆ کارکردن بۆ یەکێتی نیشتمانی بافڵ بۆ ناسراوە ئەمە هەر لە مەخموور هەبوو نمونە بەتاکید ئەمە کۆی شتانی هەواڵغازی باسیکردی ئەمە هاوبەشین بەڵام ئەوەی جیامان دەکاتەوە لەگەڵ مووسڵ من پێم وایە تەنیا ڕاپەڕین ساڵی نۆتیەک ئەگەر نا هەم لە ڕزگارکردنی مووسڵ هەم لە دەرپەڕانی داعش بێکۆ بینە لەم ناچانە ئەمە لە هەرسی قۆناغ بە تایبەتی لە مەخموور کە جیاوازەکەمان لەگە مووسڵ ئەوەیە لە هەرسی قۆناغ لە بەهاری واتە لە دوازدەی سێی نۆتیەک یەکێتی نیشتمانی کوردستان مەخمووری ئازاد کردیە لە 2003 یەکێتی نیشتمانی کوردستان یەکەم هێز بۆ گەیشتە مەخموور لە 2014 بەتایبەتی لە دەرپەڕانی داعش هەر دیسان هێزەکانی دژە تیرۆر و هێزەکانی یەکێتی نیشتمانی کوردستان قۆناغی دەستپێک کە چێو ماڵ و گەیشتە ناو شاری مەخموور بۆ ئازادکردنی ئەم شارەیە واتە یەکێتی نیشتمانی کوردستان هێزێکە یاخود حزبێکە جیان ناکرێتەوە لە مەخموور جیان ناکرێتەوە بەشێکی کاریگەرە هەمیشە لە مەخموور ئەگەر تەماشای سەر ئاستی مەخموورکە ئێمە ڕووباری خۆمنا باشە 500 شەیدی سەنگەرمان هەیە لە مەخموور ئەمە هێز نیە بتوانیتن یەکێتی جیاکاتەوە لە خەڵکی ناوچەکە بۆیە معنی ئەوە نییە هیچ پرۆژەیەک لە ناوچەکە نەکرایە بەڵام خەڵکی ناوچەکە بەڵکمیەوەی بازیاندایە چاوێن زیاد لە زیاترە ویستیان زیاترە و بە تایبەتی چاوێن لەوەی سەرکرداتی یەکێتی نیشتمانی کوردستان بە ڕوئایچین و بەدیگاچین و بێتە ساعەکە بۆ یارمەتیان بداتن بۆیە ناوچەکەیمە ئەم ناوچەیە ناوچەیەکە پێویستە لە مەخموور تا دەگەیتە زومار یاخود کۆتایی شاری مووسڵ کە عەرەب نشینە یاخود مشتەرەکن پێکەوە حەقە سەرکرداتی یەکێتی نیشتمانی کوردستان ئەم ڕوئایی نوێی کە ئەم باسم کرد کە لە کەرکووک پەیڕەو دەکرێت بە هەمان شێوە بێن بێت ئەم ئاراستەیە بێ قۆڵی خۆیان هەڵکردن بێن لە پارێزگای مووسڵ جێبەجێکرد من پێم وایە ئەگەر ئەم ئاراستەیە جێبەجێکرا ئەم پرۆژەیە جێبەجێکرا لە مووسڵ پێگەی یەکێتی نیشتمانی کوردستان ڕۆڵ یەکێتی نیشتمانی کوردستان لەمەی ئێستا کە دەیبینی زۆر بەهێزتر ڕنگدانەوەی ئێستا باشە بەس ئەمە ویستی زیاترمانەیە ویستی زیاترمانەیە من پێم وایە لە هەردوو ئاراستەکە هەم دەتوانێت لە مووسڵ هەم دەتوانێت بە ئاراستی هەولێر ڕنگدانەوەی بۆ هەر پرۆسی هەڵبژاردن لە کوردستان هەبیتن هەم دەتوانێت بۆ دۆچی شەبیتن لە هەردوو شارەکە واتە مووسڵ ناوەندێکە ناوەندێکی زۆر مهمە مەخموور ئێستا ئەگەر تەماشای لە ڕووی ژێپۆلیتیک و تەماشا بکەی چوار شار بێکەوە دەبەستێتەوە ئەهەمیەتی مەخموور زانە سەیرەکە بۆیە دەبێت دوایین پێگەی هەرێمی کوردستانە باشە لە هەولێر ئاستی هەولێرانە دوایین پێگەیە کەرکووک سەلاحەدین مووسڵ هەولێر بێکەوە دەبەستەوە لە ناوەندە بۆیە بۆ هەموو ئەو هێزە نێرانە کۆی ئەو هێزە دۆست و نێرانەی کە هەیە لە سەحەکە مەخمووریان دەوێت هەردوو بۆیە من ئەوەی من مەبەستمە دووبارە دەکەمەوە لە مووسڵ ئەمە هەوەی هەواڵغازی باسی کرد تانیا مەسەلەکە ئەوە نیە ئەمە ئەو یەکە ئیداریانەیە کە قایمقامەکی مەسەلەن قایمقامی مەخموورە یاخود مدرنەحی سنوونیە مایتەوە ناخۆ مەسەلەن ئێستاکە ئەوەی ئێستاکە پارێزگار جێبەجێ دەکاتن جیاکاریە ینی حساب نەکردنا بۆ هەژمون یاخود پێگەی بۆ ڕۆڵ و پێگەی ئەنجومەنی پارێزگا بەدەر لە ویستی ئەنجومەن بەدەر لە ڕووی یاساییەوە لە یاسی ئەنجومەنی پارێزگا ئەو ڕاستەخۆشت دەکات مەسەلەن کۆی ئەو بەڕێوەبەرە گشتیانەی کە ئێستاکە لەسەر ئاستی پارێزگای مووسڵ هەیە خۆ دەبی بە پێی ئێستاقاق بە پێی بەرکەوتی هەڵبژاردن تۆ دەبی دابش بکرێتن ئێتا ئەو دقی ئێستاکە چۆن لە 2003ەوە زۆرینە لە بەردەیەک دەستی حزبی سیاسی لە مووسڵ تا ئەو دقەش ئێستا شروایە بۆیە ئەمە ینی وا دەکات دەبێت سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان بێتن ئێمە ڕوایمە ویستیمە لەسەر سەرکردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان کۆی هاوپەیمانەکانی ئێمە لەسەر پارێزگای مووسڵ ئەوە بەیەکەوە بێن چکە دادگا مافی بە ئێمەدای بە کۆی ئەو کوتلانەدایە کە ئێستاقاقی بەرکەوتی هەڵبژاردن بەرکەوتی خۆیان وەرگرن لە پارێزگایە باشە تۆ ئەگەر حزبێکی سیاسی یاخود پارێزگار ڕێگری دەکاتن ئەمە لە ڕووی یاساییەوە دادگا مافی پێدایمە باشە خۆ دەبێت کۆی لایەنەکان بەیەکەوە کار بکەن بۆی ئەم بەرکەوتی بگەڕێتەوە بۆ خاوەنەکانی سوپاس دەکەم اتحاد ئەهل نینەوە چەپکە گوڵەکەی مام جەلالە هەموو هێزولانە هین هێزولانە
هەموو پێکاتەکانی تێدایە بەتەکید یەکێتی بە هەڕەمەکی ئیش ناکە لە هەموو شارێک بە شێوازێک ئیشەکە کە بگونجێ لەگەڵ واقعی شارەکە چونکە یەکێتی حزبی هەمووانە حزبی تەنها پێکاتێک نییە و ئێمە تا قۆناغێک بوو یەکێتی کوردایەتی دەکرد بەڵام ئێستا لە مەرحەلەی کوردایەتی ئینتیقالمان کرد بەرەو مەرحەلەی یەکێتی مولکی هەموو عێراق و هەموو پێکاتەکان بی واتە ئیسا خەڵکی تورکمانمان هەیە عەرەبمان هەیە بە زۆری مەسیحی هەیە لە ڕێزەکانی یەکێتی خەباتەکەن واتە یەکێتی ڕاست دای نبووی پێشوازیمان کرد لە عیلەیەکی عەرەب بۆ بزانام دوێنێ بەڵێ دوێنێ عەرەب بوون بەڵێ هەل لە ڕێگەی ینی بەندە بوو چەندین بنەماڵەی عەرەب دوێنێ بە هەوکاری بەتەکید کاک ئاراز لێبسرایی و مەڵبەند یعنی ئەوە بەردەوام لە عەشایرە عەرەبەکان کە ئەبینن یەکێتی بە شێوازێک ئیشەکە بە سیاسەتێک ئیشەکە کە گونجێ لەگەڵ واقعی شارەکە وە شۆنی هەموو پێکاتەکانی کردوتە و احتیمامێکی تایبەتمان داوتە عەرەبەکان ئەوە دەست لە شیوخ و لە کەسایەتی عەرەبەکانی شاری مووسڵ پەیوەندی بە ڕێزەکانی یەکێتی وەکەوە دڵخۆشکەرە لە هەمان کاتیش طموحی خەڵکی شاری مووسڵ طموحی یەکێتەکانی شاری مووسڵ چاوەڕێی ئەوە ئەکەن کە جەنابی سەرۆک مەکتب سیاسی یەکێتی گرنگی زیاتر بە خەڵکی شارەکە و شۆنیان بۆ بکرێتەوە یعنی هەندێک شۆن هەیە هەندێک ئیشەیە دەبی بکرێت لە داهاتوو کە ئەمانیش هەندێک ئۆرگانی تایبەتی خۆیان یان لە ناو ئۆرگانەکانی یەکێتی نەکتەنها لە مستەوای مەڵبەند ئێمە خۆمان وەک مەڵبەند جەنابی کاکە ئاراز و تەقسیرمان نەکردووە بەڵام چاوەڕێ ئەەکەین لە ئۆرگانەکانی تری یەکێتی بۆ نمونە کە دروستکراوە مەکتەبی پەیوەندیەکانە لە مەکتەبی بەتەکی دیتر لق بێتە ئەوێ چونکە مووسڵ شارێکی گەورەیە یعنی 5 ملیۆن کەسی تێدا ئەژی مووسڵ تەنها 31 مەقعدە 3 مەقعدی کۆتە 34 مەقعدە واتە شۆنێکیشە کە تو ئەتوانی لە ناوی منافسێکی باشکەی و دەوری باشت هەبووە تەنها عقلی ئیشکردنی دەوێ کە تو بتوانی ئیشی باشترکەین ساحەکی باشەیە بۆ ئیشکردن و بۆ خزمەتکردنی خەڵک کاک غازی کاک ڕەشاد حەزمە کرد بەرنامەکە لەگەڵ ئێوە دوور درێژتر بەڵامش حدودێکم هەیە با نەچمە ناوچە چێشە لە سەرەکان بە هیوای سەرکەوتن بۆ وەردوو لە سوپاس ڕەشاد گەڵاڵی کادری پێشکەوتوی نیشتیمانی کوردستان و سوپاس بۆ بەڕێز غازی کاکەی کاندی ژمارە 11 لە لیستی 281 اتحاد ئەهل النەینە من زیاتر بەوە بەرسیتمەوە دەڵێم ژمارە 11 لە ڕۆژی 11 بۆی کەس لە بیری نەکە بەس 281کەش دەبێت ئەوەش دەبی خەڵک بیزانی و ئەم جارە ئەوە تەوزیحە بۆ خەڵکیش ئەم جارە لەوێ ئێمە لۆگۆکەی یەکێتی نییە لە لۆگۆکی تایبەتە بە لیستی 281 ئیشیش لەسەر ئەوە دەکەین کە خەڵک شارەکە بیزان کاک ڕەشادیەوە شار دەبێت دەنگ بۆ لیستە بدەن وایە وەڵامی گومانمانی ئەمە تاکید دەستی ئێمە مەخبور بەشێکە لە پارێزگای مووسڵ دەنگەکانی ئێمەش بە هەمان شێوە بۆ پارێزگای مووسڵە وەڵام ئەمێن داواکارێکم هەیە لە کۆتاییەکە ئەگەر یەک دەکەمەوە من لە سەرەتاش ئاماژەم پێ کرد ئیدارە لە بەردەستی یەکێتی زۆر جیاوازترە ینی لە لای یەکێتی ئیدارە بۆ سیلێک نییە بۆ دژاتنی پێکاتەکان یاخود نیارەکانی ملانی سیاسی ئیدارە بەشێکە بۆ خزمەتکردن بۆ خزمەتی عامیانی لێندەر بەڵام من لە مووسڵ داواکارم سەرکردایەتی یەکێتی چۆن لە شارەکانی هەولێر سلێمانی کەرکووک ئەنجومەنی سەرکردایەتی هەیە بارگای مەکتەبی سیاسیە بارگایکی مەکتەبی سیاسی لە مووسڵ دروست بکات ئومێد دەکەم لەبەرێ بەڕاستی تموحی ئەومان هەیە ئومێد دەکەم بۆی ئەمە ئەوەی باسم کە ڕوانگەی یەکێتی نوێ بۆ کەرکووک بۆ مووسڵ من ئەوم دەوێت بەڕاستی بۆیە دیدگای یەکێتی ڕوانی سەرکردایەتی یەکێتی ئەم جارە ئومێد دەکەم بتوانین ئەنجومەنی سەرکردایەتی یاخود مەکتەبی سیاسی بارگایکی مەکتەبی سیاسی لە مووسڵامان بیتن بۆی بتوانیت لە نزیکەوە لەگەڵ کۆی پێکاتە لە بەغدا هەمانە لە بەغدا هەمانە لە کەرکووک هەمانە هەولێر هەمانە بەڕاستی منیش وەکو ڕاگەن کارێک پشتیوانیتانە ئومێد دەکەم هەموو مەتیقانم بینی و زانیمە چۆن باوەشەکەنەوە بۆ یەکێتی خەڵکی مەتقیمە خەڵکێکی دڵسۆزە من دەکەم بە طموحێکی بچووک جاری لەقی مەکتەبەکان بێ سەرەتا بەڕاستی لەگەر بوونی مەکتەبی سیاسی سەرکردایەتی
باەخی ئەهەمیەتی کە مووسڵ زۆرە بەڕاستی بۆیە چکە نێو لاوزەرگەی کۆی پێکهاتەکانە کۆی ئاینزا و مەزهبەکانە بەڕاستی ئەمە زۆر گرنگە چکە یەکێتی نیشتوانی کوردستان دەتوانێت ئەلێرەوە جوڵە بکە بەڕاستی ئەلێرەوە جوڵە بکاتن گەشە بە ڕێکستنەکانی خۆی دەشتوانی زیاتر ئەو بەرنامە بێتە مای خێر بینایەکی مەکتەب سیاسی وەکەوەی هەولێر وەکەوەی کەرکووک دروست بکرێ و ئێمەش بین لەوێ پرۆگرام ویستیم ئەوەی بەڕاستی ویستیم داواکاری کەمان لایەن کات با خۆی بگریتەوە دڵیا بە سەرۆک بافڵ دەیکات بگێنن ئینشاءڵڵا بەرنامەی بینی بیتن بۆی داواکاری مێژێری بوو بیتن بە هیوای زۆر دووبارە زۆر سپاس بۆ کاک ڕەشاد گەڵاڵی زۆر سپاس بۆ بەڕێز غازی کاکەی کاندیدی ژمارە 11 لە لیستی 280 سپاس بۆ دەرفەتە خاوەن ماڵم کورسات ماڵی زۆر سپاس بۆ کورسات ئەم ڕۆژ کوردینەوە زۆر سپاس ئەو میوانێک لەگەڵ بوو سپاس بۆ کاک حەمید دەستبەدینیش سپاس بینەرانی خۆشەویست لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆرامای ئەم شەومان پێشکەشکردنی ئەو شەمولایەکتان ئەمانەتی خوای گەورە بنخواتان لەگەڵ